بزانین پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم چۆن مامەڵەی کردو لەگەڵ گیانداران و لەگەڵ ئاژەڵاندا و لەو بارەیەوە چی فەرمووە چۆن سۆز و محیبەتی بەخشیوە بۆ ئاژەڵانەی کە لەبەردەستیا بوون. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری زانایانی مامۆستاگیان زۆر بەخێر بێ. سپاسم دەرفەتە. خوا بەخێر بێ. مامۆستا دەزانین کە پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم هیچ شتێکی نەپەڕان و بەڕاستی لە ژیاندا یەکێک لەو بابەتانەش گیاندارانە لەوانەیە کەسانێگە بێ کە هیچ احتیمامی بەمە نەیابێ یاخود لەوانەیە کیبرێکی تێدا بێت وڵای ئاژەڵە نەقم چێ بەسەرێ بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن مامەڵەی کردووە لەگەڵیاندا. بەنای خوای بەخشندە و میهرەبان دیارە یەکێک لە گەورەترین صفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەت بوونی بووە بەبەزەیی بوونی بووە بەرامبەر بە هەموو دروستکراوەکانی خوای پەروەردگار. هر أوش وعيد كردو كشاعر فرمويتي وأحسن منك لم تر قط عيني وأجمل منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنك خلقت كما تشاء. إخوة بوش يدرسي كردو كعلي إخوة شون تبي إخوة أدرسي كردو يعني جوري أخلاقي بيغمبر واي كردو كا أو وصفي بك بيغمبر إخوة صلى الله عليه وسلم يكلو تشيناني يكلو دروس كراوني إخوة بيرجر كا زۆر بەڕوونی لە فەرمایشتەکانی لە کردەوەی ڕۆژانەدا ڕەحم و سۆزی بەرامبەر دەربڕیون تا ئێمەش ئاوها بین ئاژەڵان. پێغەمبەری خوا بەڕەحم بۆ بەرامبەر ئاژەڵان یعنی تەسەوور کە پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وآله وسلم ڕۆژێک ئیبن مەسعود بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ ڕۆژێ ئێمە لەگەڵ هەندێک لە هاوڵانە لەگەڵ پێغەمبەری خوا لە دەشتێک بووین لە هێلانەیەکە دوو بەچکە چۆلەکەمان بینی دوو بەچکە چۆلەکە ئەڵێ وەڵا ڕێک هەردوو بەچکە چۆلەکەمان دەرمان کرد دایکی ئەم دوو بەچکە چۆلەکە ئەفەرمێ هات باڵێدا بە ئەرزە لە حیبەتە پێغەمبەری خوا گەڕایەوە لە جێگایەک بوو گەڕایەوە کە ئەو چۆلەکەی بینی ئاوای کرد فەرمووی کێ بەچکەی ئەم چۆلەکەی بردووە الله پێغەمبەری خوا ئێمە فەرمووی ئێستا بۆی بگێڕنەوە ڕەحم و سۆستە ڕەحمەت خوای پەروەردگار ڕەحم بۆ کەسێک ئەکا ئەگەر لە قیامەتدا ئەگەر ڕەحم بە بەچکە چۆلەکەیەکیش بکات بگێڕنەوە. ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی چۆلەکەیە ڕۆژی پێغەمبەری خوا ئیبن مەسعود ومانە گێڕێتەوە فەرمێ لە جێگایەک من شارە مێرولەیەک بێزاری کردبووین ڕێک شارە مێرولەکەمان سووتان پێغەمبەری خوا فەرمێ کە گەڕایەوە زۆر تووڕە بوو فەرمووی چیتان کردووە لا يعذب بالنار إلا رب النار تەنها خوا خاوەنی ئاگر ئەتوانێت بە ئاگر خەڵک سزا بدە کەس ناتوانێت بە ئاگر دروستکراوێکی خوا سزا بدە چیتان کردووەوە لە هاوڵان تووڕە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری نازار ڕۆژێک بە جێگایەکدا ئەڕوات هەندێک خەڵکی ئەنسار چۆلەکەیکیان داناوە لەسەر شوێنێک چۆنەڵی تیری تێگرن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ابن عمر فەرموویەوە چیەکەن ئەی باشە نازانن پێغەمبەر لعنەتی لەو کەسە کردووە کە ئازاری باڵندە بدات ئازاری باڵند لعنەتی لێ کردووە ئازاردانی باڵندە هەر ڕۆژێکیش پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کەمە هەموو لە فەرمایشدا هاتووە دێ بۆ لای ئەنسار بۆ لای جەماعەتی ئەنسار فەرمووی ئەو هوشترەی کێیە ئەو هوشترە فەرمووی بۆی پێغەمبەری خوا فەرمووی ئەو هوشترە هات فرمێسک بە هەردوو چاوێ هاتە بە خوا ڕۆژکاتی لا کردم پێی وتم خاوەنەکەم برسی مەکا و باری زۆرم لێنێت اتقوا الله في هذه البهائم لخوا بترسن ما في ئاژەڵانە بن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوازدەر گیری ئەنساری کرد لە ئازاردانی ئاژەڵێکدا بۆیە هاوڵان بە تاوانیان زانیوە ئەبوو دەڕدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ پێش ئەوەی بمرێت وشترێکی بوو پێش ئەوەی بمرێت چوە بەرامبەر وشترەکەی وتی یا ئەیها البەعیر لا تخاصمني عند ربك ئەی وشترەکە لای خۆش کاتم لێ نەکەیت ئەو من لەسەر مەرگەم هەر بۆیە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی
هەر ئاژەڵێکتان بینی سێ کەس سواری بوو ڕەجمیان بکەن هەتا دانێکیان دابەزێت ڕەجمیان بکەن هەتا دانێکیان دابەزێ چونکە حرامە نابێ ئازاری بدەیت کاری قورسی پێ بکەیت پێغەمبەری نازدار بۆ خۆی صلى الله عليه وآله وسلم وەکو عایشە بۆمان ئەگەڕێتەوە فەرمی پشیلێ هەبوو ئەم پشیلە لە پەرداخ لەوێنێکە لەوێن خۆزان چێ قاپلەمە لە قاپلەمەیەکە ئاوی ئەدا بەو پشیلە و لە هەمان ئەو ئاور دەستنوێژێ کردەوە لە هەمان ئەو ئاوە وفەرمووی دخلت امرأة النار في هرة حبستها خوای تعالى ئافرەتێکی خستە ئاگری دۆزەخەوە لەبەر ئەوەی پشیلەیەکی سجن کردبوو حەبەسەتها نانی پێدا نەبەرەڵاشی کرد لەسەر ئەس بۆ خۆی تێر بخوات بە بۆنەی ئەو پشیلەوە خوای تعالى و ئافرەتی خستە ئاگری دۆزەخەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەوە بە سۆز بووە بەرامبەر بە ئاژەڵان و فەرموویەتی هەر کەسێک دارێک بنێژێت یەکەم شت چۆلەکە لێ بخوا فەرمووی دووەم شت ئینسان لێ بخوا سێم شت ئاژەڵ لێ بخوا خوای تعالى بە خواردنی هەر چۆلەکەیەک لەو دانە سەدەقەیەکی بۆ نووسێت ئێمە چیمان پێڵێ ئەمە ڕەحم و سۆز و بەزەی پێغەمبەرە وما ئەرسەلناکە ڕەحمەتەن لیلعالەمین پێغەمبەر بە ڕەحم بۆ بەرامبەر بە هەموو عالەم بەرامبەر بە چۆلەکەی بەرامبەر بە هەموو شتێک بۆیە ئەبینی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وآله وسلم بۆ هاندانی ئێمە بۆ زەجرکردنی ئێمە لە ئازاردانی ئاژەڵاندا باسی ئافرەتێکی کردووەکو باسم کرد بە بۆنی پشیلێک و چۆتە دۆزەخەوە و باسی ئافرەتێکی بنی ئیسرائیلی بۆ کردوین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا هاتووە فەرمێ ئافرەتێک کە خراپەکار بوو لە بنی ئیسرائیلدا ڕۆژێک بە جێگایەکدا ئەڕوات دوور لە ڕووی جەنابتان سەگێک لە تین وە زبان هێنێ بە عەرزە ئەمیش هیچی بۆ ناکرێ بە دوور لە ڕووی جەنابتانەوە بە ڕێزانی گوێیان لێمانە بە پێڵاوەکەی تۆزی ئاوی بۆ دەرەکە خوای تەعالا لەسەر ئەو چاکەی بۆ ئاژەڵای خاتە بەهەشتەوە ئەو ئافرەت چاکەیەکی کردو ئێمە ڕەحم و سۆزە وەنییە ئەمە بەزەی هاتنەوەیە بە ئاژەڵاندا ئیسلام بەزەی بە ئاژەڵاندا دێتەوە نەک بە ئینسانیشدا یعنی ئاژەڵێک کە ئینسان حسێوی بۆ ناکە ئیسلام ڕێزی لێ کردووە ئیسلام قەدری کردووە ئیسلام تەنانەت مەنعی کردووە ئەگەر ئینسانێک چۆلەکەی بکاتە قەفەسێکەوە هیچی نەداتی و برسی بکات بۆیە بەڕاستی هەدی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەوەیە کە ئێمە شوێنکەوتووی پێغەمبەر بین لە هەموو کار و کردەوەکانیدا یعنی تەنانەت بەرامبەر بە ئاژەڵانیش یعنی خەڵکی خۆی بە موسڵمان ئەزانێت بەڵام بەڕاستی ئەوەی کە ڕێز نەبێ لە ئاژەڵی ناگری واللهی هاوڵانی بەڕێز هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ترساون لەوەی بە ئەنقەست پێ بە مێرولەیەکا بنێن مێرولەیەک لەناوبەر فرمودەیەکی ژێ لەو بارەوە نازانم تا چۆن ساحیحە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەگەر بە ئەنقەست مێرولەیان مێشولەیە بکوژی یەکێکە لە زۆر تاوانە گەورەکان هەر بەبێ هیچ سەبەبێک هیچ دروستکراوێکی خوا نییە ئیلا یوسەبیح بحەمدی ربی ئیلا تەسبیحاتی خوا ئاکات کاتێک کە دروستکراوێکی خوا لە ناوبەی یەکێک لەو کەسانی لەو دروستکراوانی کە تەسبیحاتی خواکە لە ناوت بردو ئەو ئاەتە هەرچی دابەیە بەسەر ئەرزاڕوە خوای تەعالا سوبحانەڵای خوا ئاکات ئەو ئاەتە کاتێک کە ئینسانێک یەکێک لەوانە لە ناوە بە یەکێک لەوانەی کە لە ناو بردەوە تەسبیحاتی خوای کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا تەماشای ئاژەڵەکە یعنی ئاوا ڕێز و ڕێزی بۆ ئاژەڵ داناوە بە ئینسان ئەو ئاژەڵە هەر جۆرێکی ئاژەڵ بوو نابێ بە شێوازی مامەڵەی لەگەڵا بکە کە لەگەڵ ڕەحما نەگونجێت ڕەحم و سۆزی ئیسلام بەرامبەر بە ئاژەڵان کەم نییە دەقی زۆرمان هەیە لە فەرمایشتەکانی پێغەمبەرە صلی الله عليه لەوە لە کردەوەی ڕۆژانەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا ڕۆژێک بە جێگایەکدا ڕۆ خەڵکێکە بینی گوێ درێژێکیان هەیە خاڵیان کوتاوە لە ناو چاوانی گوێ درێژەکە خاڵ ئەم خاڵە کوتاویان تەوەن بۆ گوێ درێژەکە بناسنەوە لەو سەردەمەدا یان خاڵیانە کوتا بە ئاژەڵ
یان گوێچکەیان شەقە کرد یان گوێچکەیان کەلە کرد بۆی ئاژەڵەکە بنازنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەوەی بینی فەرمووی لعنەتی خوا لەوەی کە ئاوها بە ئاژەڵانەکەات. ئەمڕۆ ئەوانەی کە مەڕدارن لە لادیەکانە گوێ ئاژەڵە بڕن، گوێ ئاژەڵ ئەسمن، گوێ ئاژەڵ داخەکەن، ناوچاوانی گوێ درێژ داخەکەن. مامۆستا گۆشتەکەشی حرامە بێت؟ طبعاً بۆ داخکردن گۆشتەکە حرام نابێت. بۆ قوربانی ئەبێت؟ ئەگەر گوێکەلکردنێک بێ یعنی زەرەری لە گۆشتەکەی نەدابێت دروستە وەکو بۆ قوربانی، چکەوە بەشێکی ئەوەندە زۆر لە لاشەی نەبووەتەوە، بەڵام ئەگەرەوە بووێتەوە کاری لاوازبوونی و ئاژەڵە نەتوانێت خواردن بخوا ئەو بابەتێکی تر، بەڵام لە کۆتاییدا ئەو جۆرە ئاژەڵان هەر مەکروهە چونکە عیبێکی تایە، هەر مەکروهە ئینسان بیان کاتە قوربانی ڕۆنا. بەڵام باسەکەمان باسی ئەوەیە کە داخکردنی ئاژەڵیش گوناحە. مامۆستا زۆر کات ئەمڕۆ عەفوان ئەمڕۆ خەڵکێکی ئاژەڵ ئەخەسێنێ داخەوە زۆر ئەی خەسێنێ، ینی بە طریقەیەکی زۆر عەشوایی، یعنی ئینسان کە باسێکات سوورکە بەگیانێ دێت چۆن ئەی خەسێنن. ئەمە دوو لە ڕووی جەنابتانەوە باسەکە باسیەوە مەجبورین باسیکەین. کابرا گوێ درێژی کیە لەبەرەوە ئەم گوێ درێژەی بەم لاولایە نەچێ مەسەن ئەی خەسێنێت. کابرا بەرانێکی هەیە لەبەرەوە ئەم بەرانەی قەڵەو بێ ئەی خەسێنێت. تەگەیەکی هەیە، تەگە خۆزان چییە؟ بزنین نیارە بڵین ئێوە مسەقەفن لەوەچێ نەزانن بزنین نیارە ئەی خەسێن نەمەزانی چیم نەدانێت تەگە چییە؟ تەگە پێڵەن تەگە بە مەڕ ئەگەر نێر بێ پێڵەن بەران، بەڵام بەی بزن پێڵەن تەگە ئەی خەسێنێ. یان سەگێک بەخێوەکە دوو لە ڕووی جەنابتانەوە بەڕێزان ئەی خەسێنن بە شێوازێکی دڕندانای خەسێنن تەڵەن دوو دارێنن. ئەمە گوناحە، ئەمە زوڵمە بەڕاستی. ئەمە ناکرێت کەسی ئاهلی مزگەوت بێم کارە بکات لەبەر قازانجێکی دنیا. عەفوان مامۆستا هەر لەسەر ئەو بابەتە ئێستا زۆر کات وەکو چارەسەری نێشتنی ئەو سەگە بەڕەڵایەنەی لە ناو کۆڵانەکان و سەرجادەکانە هەن، دەرمانێکیان بۆ بەکارێنرێن نەزۆکەکرێن، بەس ئەوە لە ڕێگەی لایەنی پەیوەندیدار و سەحا و ئەوانەوە ئەکرێ. ئەمە تا چەند ڕێگە پێدراوە لە دینی ئیسلامە؟ طبعاً لە ئیسلامدا ئینسان لە هەموو شتێ بەڕێزترە، ئینسان لە هەموو شتێ بەڕێزترە. هەر کاتێک هەر شتێک زەرەری بۆ خودی ئینسان هەبوو ئیسلام مامەڵەیەکی لەگەڵا کردو. مەسەلەن ئاژەڵێکە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەوە بۆ لە ناوبردنی ئینسانە، ئەمە دروستە بە شێوازەکان. لە شوێنێکدا دوو لە ڕووی جەنابتان سەگ زۆر بڵاوە و ئەم سەگە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیە، هۆکاری لە ناوبردنی منداڵە. خۆتان بینیتەن سەگ مناڵی خواردو هەنیە لە وڵاتەیە من بینی ومە سەگ سنگی ئافرەتی لێ کردوێتەوە. ئەمانە تەبەن پەلاماری گەورەشە داهات مناڵ ئەمە خاوەنەکەی و جۆرە سەگانەکە بەرەڵاکە شەرعەنە بێ ئەوەش ببژێریانی کابرا سەگێکی منداڵێکە خوا ئەبێ خوێنی ئەو منداڵا و خاوەنە بیدات. ڕووناڵم چی؟ ڕاست. یان ئاژەڵێکە هەر ئاژەڵێکی ترە. کاتێککە ئەم ئاژەڵە زەرەری بۆ خودی ئینسانە بۆ تەندروستی ئینسان بۆ حیاتی ئینسان دروستە بە شێوازێک لە شێوازەکان نەسلیان ڕابگریت. ئەو دەرمانش کە جەناب باسێکی لە ڕێی پزیشکیەوە بۆی ئەم زیاد نەکە نەسلیان ڕاگیرەکە و لە ڕوشەوە دروستە، چونکە زەرەری بۆ ئینسانەیە، بەڵام زەرەری بۆ ئینسان نەبوو نابێت زەرەرت بۆ هێنێت. زۆر باشە مامۆستا، هەر بابەتێکی دیکە هەیە بەداخەوە لانی کە لەوانەیە کەسانێکیش ئەنجامی بدەن کە نوێژکەر بن مسلمان بن بۆ منە شەڕە کەڵەشێر و شەڕە سەگ و ئەمانە زۆر بەربڵاوە لە نێو کۆمەڵگەی کوردیدا. یعنی لەوانەیە هوشیارێکی وای نەبێت کە ئەمە تاوانە گوناهێکی گەورەیە. ڕێنمایی چییەوە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن مامەڵ دەکات لەگەڵ ئەم بابەتەیە؟ بەداخەوە یەکێک لەو شتانەی کە زۆر جار ئەیبینین و خەڵک لە سوشەل میدیا شانازی پێوەکە بەشەڵدانی سەگە. بەشەڵدانی سەگەش جاری وای لە هەندێک شوێنێکی تایبەتی بۆ کراوەتەوە بەشەڵدانی کەڵەشێرە. من نەسیحەتی ئەو برا بەڕێزانە ئەکەم کە دیارەوە زیاتر پیاوە ویشان ناکەن، نەسیحەتی ئەو برایانە ئەکەم واللهی ئەو کارێک کە دەکەن حرامە، لعنەتی پێغەمبەری خوای لەسەر صلی الله عليه وسلم. یعنی ئەم سەگە گوناحی چیە تۆ دەئیدی بە شەڕە لەگەڵ سەگێکی ترە، ئەم کەڵەشێرە گوناحی چیە جاری وایە ئەم کەڵەشێرە من خۆم بیدیومە خوێن بە دەم و چاوێ دێتە خوارەوە. جاری وا هەیە ئێستا دێن لە هەندێک شوێن قاچی ئەم کەڵەشێرە گوێزانێکی پێواکەن، گوێزان وایان ڕاهێناوە لەو کەڵەشێرەی ترەدا لە ناوێ بات. ئێمە چ گوناحیشیان هەیە؟
بۆیە ئەبێ ئەو کەسانە لەخوا بترسن لەخوا بترسن ئەو ئاژەڵانە کە دەمیان نییە هاوارکەن ئەو ئاژەڵانە کە کەسێک نێ دیفاعیان لێ بکەن بینی خۆیان و خوا ترسی خۆیان هەبێ بابەر لعنەتی پێغەمبەری خوا نەکەن صلی الله عليه وسلم ئەو جۆرە کارانە نەکەن شەڕ بە سەگ نەکەن شەڕەکە لە شێر نەکەن ئاژەڵان بە شەڕ نەدەن ئەمە کارەساتە بەڕاستی لە هەندێک شوێنەیە بەداخەوە لەگەڵ ئەوەشدا کابرا ئاهلی مزگەوتە بەڕاستی ئەو کارێکی زۆر قێزەونە لە ڕوو شەریعەتی ئیسلامەوە و خاوەنەکەی سزا ئەدرێت لەوە خەتە هەنێک جا لەسەر بڕەپارەیەکیکەن لەسەر بڕەپارەیەک و پارەکەش دەبن حرامە بۆ زانین ئەو پارە حرامە پێغەمبەری خوا صلی الله بۆ فەرمووی من لا يرحم لا يرحم هەر کەسێ ڕەحم نەکا خوا ڕەحمی پێ ناکە ارحموا من في الأرض کاکە من في الأرض من ئینسانی ژەگرێت و ئاژەڵی ژەگرێتەوە يرحموا من في الأرض يرحمكم يعني يرحمكم من في السماء تا ڕەحم سەر زەوی نەکەن خوا ڕەحمتان پێ ناکا لە ئاسمانەوە بۆیە ئەم جۆرە شەڕەکە لە شێر و شەڕە سەگەی کە ئەکرێت لە هەدی پێغەمبەرەوە دوورە صلى الله عليه وآله وسلم گوناحە ئینسان ئەو کارە ئەنجام بدات و هەر پارەیەکیش بەو ڕێگایەوە بەدەست بێت بەڕاستی ئەو پارەیەش حرامە ئاژەڵان ئازار بدەیت بۆ پڕکردنی گیرفانی خۆت ئەو پارە وەکو وایە بڕۆی دزی بکەیت و لە خەڵکی بدزیت ئەوە حرامە ئەو پارەیە بەڕاستی ئەوە کارەساتە ئینسانی مسلمان پەنابەرێ بۆ ئەوان دیاردی کترێ بینین جاری وا هەیە کەسێک ئیش بە ئاژەڵێکەکە بۆ نمونە گوێ درێژ هەتا ئیشەکەی پێیەکە کە ئیشەکەی پێ نامێنێ بەڕڵایە کات بە پێوەی کە خواردنێکی باتێ یان بزانێ ئەم گوێ درێژە لە شوێنەکە خۆی ئەتوانێت خواردن بۆ خۆی پێیا بکامە تا چەنێ دروستە طبعا لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هەروەکو لە تیفەیە بۆتان باسکەم ئەو ئاژەڵانەی کە بەرەڵا بوون ئەزانن لە بەیتولمالی مسلمانان سنووقێک دانرا بوو بەس بۆ بەخێوکردنی ئاژەڵە بەرەڵاکان یعنی زەکاتی مسلمانان زەکاتی مسلمان سەگە بەرەڵایان پێ بەخێوە کرد گوێدرێژی بەرەڵایان پێ بەخێوە کرد لە سندوقی زەکاتی مسلمانان ئەویان چارەسەر کردبوو ئەمڕۆ بەداخەوە خەڵکێک تا بەتایبەتی لە لادیەکانە هەتا وەکو ئیشی بە گوێدرێژێکە بۆ شاخە بۆ هەر شوێنەکە بەکارێنێ دوای کە پەکێکەوێ دوای کە قاچی ئەشکێ مەسەلان دوای ناتوانێت توانای ئیشی نییە بەرەڵایەکە ئەمە گوناح ئەمە تاوانە بەڕاستی ئینسان دوو لە ڕووجە نابتان تا سەگێک پاسی پێکردووە پاسی ماڵ و مەڕەکانی پێکردووە خزمەتی کردووە گوێدرێژەکەی تا ئیشی پێکردو باری بردو بۆ مناولای خزمەتی کردووە ئێستا کە توانای ئەوەی نەما بەرەڵای کردو بەرەڵای کردوونە نانێداتێ بەرەڵای کردوونە ئاوێداتێ بەرەڵای کردووە لە هاوینە لەبەر خۆرە لە زستانە لەبەر سەرمایە وەڵڵاوە گوناح ئەوە تاوانە بەڕاستی ئەوە تاوانە ئێمە هەتا ئیشمان بە مەخلووقێکی خوا بوو بمانەوێت کە ئیشمانە پێێنەوە بەرەڵایکی ئەوە تاوانە بەڕاستی لە ڕووی شەریعەتی پاکی ئیسلام و ئینسانی مسلمانە بێ بزانێت ئەو جۆرە کار و کردەوانە لەگەڵ خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا یەک ناگرێت زۆر باش ئەوستا شتێکی دیکە هەیە ڕاگررتنی باڵندە و بولبول وانە لە نێو ماڵەکاندا ئەمە چۆن مامۆری لەگەڵدا بکەین ینی ڕێگە درراوە بەوەی کە بۆ جوانکاری یاخود لە نێو قەفەزا بیهێڵینەوە طبعا باڵندە دوو جۆرن باڵندەیەکەیە هەر خۆی بە سروشتی لە دەرەواژی باڵندەیەکێ لە دەرەوە ناژی هەندێک باڵندەی ماڵی هەیە ناسکن نەبەرگەی هەیە گەرمای هاوین ئەگرن نەبەرگەی سەرمای زستان ئەگرن تەنانەت ئەگەر دەریکەی دێ دەرەوە لەوا چێ وەفات بکات وەنیە بمرێت ئەم ئاژەڵانە ئەم جۆرە تەیرانە ئەگەر ئینسان حەقی خۆی پێ بدات حەقی خۆی پێ بدات لە بەخێوکردنە برسینەکە تینووی نەکات دروستە ڕایان بگرێ دروستە ماڵیان کات ڕایان بگرێ بەڵام بە مەرجێک حەقی خۆی بدات بە مەرجێک حەقی خۆی بدات بەڵام ئەگەر هەر کاتی حەقی خۆی نەدا ئەو گوناحبارە بێت لە بەخێوکردنی ئەو باڵندانەیە لە ڕاگرنی ئەو باڵندانە لە بەقەفەسکردنی ئەو باڵندانەیە مادام حەقی نادی بەرەڵای کرد با بخۆی لە دەرەوە ئەمرێت چی لێ دێت گرنگەوەی لە دەرەوەی و تۆ سجنت نەکردو بۆیە ئەو باڵندانە ئەوانەی کە لە دەرەوەژین ئینسان تا ڕایان نەگرێ باشترە بەڵام ئەوانەی کە ئاژەڵی ماڵین هەر بۆ خۆیان هی ماڵین و ئیدارە ناکەن لە دەرەوە دروستە بۆ شێوازەی کە زوڵمیان لێ نەکرێت دەستەکان خۆش بێ مامۆساگیانمە تەورەکەمان خەرکە تاوا بێگی نەقسەی تر زۆرە بیکەین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شاخەوان سیامەسووری مامۆستای ئاینی لەگەڵمان نەبوون خۆ بەخێر مامۆستای گیان